چەمکەکانی خۆبوون و ناخۆبوون لە بنەڕەتترین و کاریگەرترین بیرۆکەکانی ئەریک فرۆمت لە ڕێگەی ئەم چەمکانەوە پەیوەندی نێوان تاک و کۆمەلگای بە شێوەیەکی قۆڵ شیکار کرد. فرۆم کە یەکێک بوو لە بیرمەندانی قوتابخانەی فرانکفۆرت، بنەمای سەرەکی ئەم بیرۆکانە ئەوەیە کە مرۆڤ لە نێوان دوو جۆر بووندا ململانێ دەکات: خۆبوون کە تیایدا مرۆڤ بە تەواوەتی خۆی دەردەبڕێت و گەشە دەکات، و ناخۆبوون کە تیایدا مرۆڤ بۆ گونجان لەگەڵ کۆمەلگای خۆی دەشارێتەوە و لە خۆی دوور دەکەوێتەوە. بۆ نمونە، کەسێک کە بە شێوەیەکی خۆبوون دەژی هەوڵ دەدات بیر و باوڕ و هەستەکانی خۆی بە ڕاستگۆیی دەرببڕێت و کار لەسەر گەشەپێدانی توانەکانی بکات. لە بەرامبەردا کەسێک کە بە شێوەیەکی ناخۆبوون دەژی لەوانەیە خۆی لەگەڵ چاوەڕوانیەکانی کۆمەلگا بگونجێنێت بێگوێدان و ویست و پێداویستی ڕاستەقینەکانی خۆی. فرۆم چەند خەسڵەتێکی سەرەکی بۆ خۆبوون دیاری کرد. خۆشەویستی ڕاستەقینە، توانای خۆشەویستن و خۆشەویستنی ئەوانی تر بە شێوەیەکی قوڵوب بێمەرج، داهێنەری، بەکارهێنانی تواناکان بۆ دروستکردن و بەرەمهێنان، نەک تەنها بەکاربردن، ئازادی، توانای بڕیاردان و هەڵبژاردن بەپێی ویست و بەهاکانی خۆی، نەک فشاری دەرەکی، هۆشیاری، تێگەیشتنی قوڵ لە خود و جیهانی دەوروبەر، ڕەخنەگرتن، توانای بیرکردنەوەی سەربەخۆ و هەڵسەنگاندنی بیر و باوڕەکان. لە بەرامبەردا ناخۆبوون بە چەند خەسڵەتێک دەناسرێتەوە: خۆ دەرباسکردن لە ئازادی، ملکەتبوون بۆ دەسەڵات یان کۆمەلگا بۆ دووری لە بەرپرسیارەتی، وێرانکاری، مەیل بۆ تێکدان و وێرانکردن لە جیاتی دروستکردن، خۆدیاکردنەوە، دابڕان لە خود و ئەوانی تر، میکانیکی بوون، ژیان بە شێوەیەکی ڕۆتینی و بێمانە. گرنگی ئەم بیرۆکانە لەوەدایە کە پەیوەندی نێوان تاک و کۆمەلگا بە شێوەیەکی قۆڵ شیکار دەکەن. چەمکەکانی خۆبوون و ناخۆبوون کاریگەریەکی گەورەیان لەسەر بواری دەروونزانی و فەلسەفە هەبووە. بۆ نمونە، چارەسەرکاران دەتوانن لەم بیرۆکانە کەڵک وەربگرن بۆ یارمەتیدانی کەسەکان لە دۆزینەوەی خودی ڕاستەقینەیان و ژیان بە شێوەیەکی پڕمانە. هەروەها بیرۆکەکانی فرۆم کاریگەریەکی بەرچاویان لەسەر ڕەخنەی کۆمەڵایەتی و سیاسی هەبووە. فرۆم ڕەخنەی لە سیستەمی سەرمایەداری و کۆمەلگای بەکاربەر دەگرت کە بە بۆچوونی ئەو دەبنە هۆی دروستبوونی ناخۆبوون. سەرەڕای گرنگی و کاریگەری ئەم بیرۆکانە پێویستە ئاماژە بەوە بکەین کە وەک هەر بیرۆکەیەکی تر ڕەخنەشیان لێگیراوە. هەندێک لە ڕەخنەگران پێیان وایە کە بۆچوونەکانی فرۆم زۆر ئایدیالیستین و لەوانەیە لە هەموو کولتورەکاندا بە هەمان شێوە جێبەجێ نەکرێن. لە کۆتاییدا چەمکەکانی خۆبوون و ناخۆبوونی فرۆم بەشێکی گرنگن لە تێگەیشتنی ئێمە بۆ پەرەپێدانی نێوان تاک و کۆمەلگا و چۆنیەتی ژیانێکی پڕمانە. ئەم بیرۆکانە ڕوونی دەکەنەوە کە چۆن دەتوانین لە نێو کۆمەلگایەکی ئاڵۆزدا خۆدی ڕاستەقینەی خۆمان بدۆزینەوە و پەرەی پێ بدەین. تێگەیشتن لەم چەمکانە دەتوانێت یارمەتی دەربێت بۆ تاکەکان، چارەسەرکاران و کۆمەڵناسان بۆ باشتر تێگەیشتن لە دینامیکی نێوان تاک و کۆمەلگا و هەوڵدان بۆ دروستکردنی کۆمەلگایەک کە تیایدا خۆبوون بتوانێت گەشە بکات.